حاله وتاخذ حقك. دێربی بادینان ئەمجارە جیاواز بەڕێوە چوو. زاخۆ و دهۆک لە یەکێک لیارەکانی هەفتەی چواردەی خولی ئەستێرەکانی عێراق لە شاری هەولێر و لەسەر یارگای فرانسۆ هەریری بەبێ ئامادەبوونی هاندەر بێگەیشتن. عادل نەقیبی ناوبژوانی ئیماڕاتی فیکەی دەستپێکردنی یاریەکەی لێدا. دەستپێشخەریەکان لەلایەن هەڵۆکانی چیاکان بوو. یەکەم دەرفەت ئەم لێدانە سەرەی سام بۆی سەنیگالی بوو. ئەم لێدانەی پیتەر گۆرگیسیش تەواو مەترسیدار بوو. عەلی کاڵمی گۆڵپارێز دووری خستەوە. حەسەن عیمادیش هەوڵی گۆڵیدا. وەڵامی کوڕانی خابوور وەک پێویست نەبوو بۆ هێرشەکانی دهۆکیەکان و نەبوونە مەترسی ڕاستەقینە. کەریم دەروێشی لوبنانی نزیک بوو بربەستی یەکسانی ببڕێت. تۆپەکەی با نزیک گۆڵەوە چوە دەرەوە. زاخۆیەکان لە یەکەم مەترسی ڕاستەقینە لە خولەکی 29 لە ڕێگای ئیچی تا دیپۆتی نێژیری بە گۆڵ یەکەم گەیشتن. ديبوتي يوغانا يسجل أول أهداف المباراة للغواصات. بدت من الأسمر للفنان مرة أخرى تهيأت من شبر علي. بەر لە کۆتایی هاتنی نیوە یەکەم هاڕون ئەحمەد هەوڵی یەکسانکردنەوەی ئەنجامەکەیدا لێی سەرکەوتوونە بوو. لا نیوەی دۆم زاخۆیەکان دەست پێشخەر بوون لە هێرشەکانیان. هەڵۆکانی چیاکان دەرفەتێکی باشیان بۆ گۆڵ یەکسانی لە پێش بوو. پیتەر گۆرگی سوودی لێ نەبینی. ئەندرێ جیکیجی ئەلبانی خەریک بوو لە یەکەم یاریخۆی بە درێسی زاخۆ گۆڵ بکات، بەڵام لە شانسی ئەو تۆپەکە ڕێگای ستونی گرت. لا خولەکی 72 با سوود وەرگرتن لە لێدانی گۆشە و بە ئەسیستی پیتەر گۆرگیس خادم ڕەسوولی سەنیگالی گۆڵ یەکسانی بۆ هەڵۆکانی چیاکان تۆمار کردەوە. هنا من خادم رسول يعلن لكن لا يعلم رزق خادم رسول يأتي بلحظات. دووهۆکیەکان گەرم و گورتر بوون لەسەر هێرشەکانیان بە ئامانجی پێشکەوتنیش لە یاریەکە. جۆزێف ماوریسیۆی بەرازیلی خەریک بوو زاخۆ لە یاریەکە پێش بخاتەوە، بەڵام ستون جارێکی دیکە ڕێگای نەدا. دوجار یاریەکە گۆڵی زیاتری لە خۆی نەگرت و بەم یەکسانیە کۆتایی هات. لە کۆتاخولەکان یاریەکەش گرژی و ئاڵۆزی کەوتە شوێنی VIP یاریگا لە نێوان هەردوویانە. بەم شێوە زاخۆ بە 23 خاڵ لە خانەی هەشتەم جێگیر بوو. دووهۆکیش بە 22 خاڵ لە خانەی دێم و ناوەڕاستی ریزبەندە. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.